دۆناڵد ترامپ کە لە پێشەوەی نارە کۆماریەکانێتی شیانی زۆری سەرکەوتنی لێ دەکرێت لە هەڵبژاردننی بەرایەی ئێمڕۆ سێشەممە لە ویلایەتی خۆی لە نیویۆرک. ئێمە دەرفەتی کار دەگەڕێنەوە ویلایەتی نیویۆرک. هەروە بتەوکردنی سەرکەوتنەکەی لە ژمارەی نوێنەرەکانیدا، بەڵام تێد کروسی نیاری هەوڵ و کۆشەکی بەرفراوان دەدات بۆ وەرگرتنی نوێنەرەکانی وەفاداری خۆی و ئەوەی بکرێت لە نوێنەرەکانی ترامپ کەم بکاتەوە. ئێمە لیستێکی نوێنەرانمان هەیە پابندن بە پشتیوانیکردنم لە کۆنگرەی کلیفلاند. ئەگەر ناتانەوێت هەڵبژاردننی گشتی تەسلیم بە هیلەری کلینتۆن بکەن کەوا پاڵێراوبوونی ترامپ هەر ئەو دەرەنجامەی دەبێت، ئەوە داواتان لێ دەکەن پشتیوانی لە پیا و ژنانی ئەم لیستە بکەن. ئەوەی ترامپ دەیڵێت بێبنەمایە. سیستمەکە دەستکاری کراوە، سیستمێکی خراپە، گەمەیەکی پیسە و سەرگردەکانی پارتیەکە نوێنەرەکان هەڵدەبژێرن، ئەمە شتێکی خراپە. ترامپ کەسانی خاوەن ئەزمموی هەڵبژاردننی خستۆتە کارەوە بۆ یارمەتیدانی لە ململانەی نوێنەراندا، بەڵام کاربەدەستانی پارتیەکە ناڕزایەتیەکانی ترامپ سەبارەت بە سیستەمی نوێنەرەکان ڕەت دەکەنەوە. سیستەمەکە ماوەیەکی زۆرە لە گۆڕێدایە و بۆ ئیبراهیم لینکنیش باش بوو. پێم وایە بەپێ پێویست باشیشە بۆ هەر کەسێکی کە ببێتە پاڵێراوی ئێمە. هیلاری کلینتن و ساندرسی دیموکراتیش پێشەبرچێ بۆ وەدەستێنانی پاڵێوراو دەکەن، بەڵام مەگەر ساندرس سەرکەوتنی مەزن وەدەست بهێنێت لە هەموو ویلایەتەکانی کە ماونەتەوە، ئەجینا هیلاری شیانی زۆری ئەوەی لێ دەکرێت بە دەستەباڵایەکی مەزنەوە بچێتە کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکانەوە بە زۆرینەی پێویستی نوێنەرەکانەوە بۆ مسۆگەرکردنی پاڵێوراوەتیەکە. من هەموو دەنگێک بەهێند وەردەگرم، هیچ تاکێک بەکەم وەرناگرم و بە دڵنیاییەوە من هیچ ویلایەتێکیان ناوچەیەکی وڵاتەکەم پشتگوێ ناخەم. بەش بە حاڵی کۆماریەکان ئەگەر ترامپ دەنجی زۆرینەی پێویستی نەهێنا، ئەوسا دەنجی زیاتر لە 100 نوێنەری وابەستە نەبوو کاریگەری سەرەکیان دەبێت. هەروەش وەفادارێتی هەموو نوێنەرەکان کەوا زۆر لیان دەتوانن دەنگ بدەن کە بزانن گونجاوە، ئەوەش ئەگەر لە دەنگدانی گەڕی یەکەمی کۆنگرەکە هیچ پاڵێوراوێک هەڵ نەبژێردرا. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.